کەواتە توانین بڵین تێگڕای کاتی خێرای خولانەوەی تەنێکە بە دەوری تەورێکی دەرکراودا یان تێگڕای کاتی خولانەوەی تەنێکە بە دەوری تەورێکی دەرکراودا یان تێگڕای کاتی گۆڕانی گۆشەلادانی تەنێکە کە ئەمەش بە یەکەی ڕاد بۆ چرکە ئەپێورێت کەواتە بەنسبەت گۆشە خێرایی هێمای ئۆمیگای بۆ دایانرێ گۆشە خێرایی گۆڕینی یەکەکەی هەروەکو گۆڕینی یەکەکانە لە گۆشەلادانە خوێنمان هێماکەی ئۆمیگایە ئۆمیگا ڤیریج ئۆمیگا ڤیریج مە بە ئۆمیگا خوێندێتەوە کاتە دەلتا فێتە لەسەر دەلتاتی واتە تێگڕای کاتی گۆڕانی گۆشەلادانی تەنێکە هەموو یەکەکانی گۆشەلادان بەسەر یەکەکانی کاتا دابشکین ئەبێ بە یەکەی گۆشە خێرایی بەڵام بۆ کتێبەکە بە تایبەتی ئەڵێ بە یەکەی ڕاد بۆ چرکە پێورێ وزمان چونکە ئێمە ئەگەر پرسیار هەڵکەینە بێ یەکەکان ڕاد بۆ چرکە بێ ئەنجا پرسیارەکە دەست پێ بکەین بە هەڵکردنی کەواتە یەکە ئەساسیەکە ڕاد بۆ چرکە بێ بەڵام جگەلەوە ئەم یەکانی کەش یەکەی گۆشە خێرایین لەوانە ڕاد بۆ دەقیقە بۆ منت هەروەها ڕاد بۆ سەعات بۆ هاوار جگەلۆش ڕیڤمان هەیە بۆ یەکەکانی کات چرکە ڕیڤ بۆ منت ئەمانەش هەموو یەکەی گۆشە خێراین و دوایە بە فێری گۆڕین یەکەکانیش ببین لەسەر سەعات هەروەها دیگری کەواتە ئێمە لێرە دیقەت بە نۆیەکەیە بەڵام کە سوال هەڵکەین بەس بە ڕاد بۆ چرکە بێ سوالەکە هەڵکەین لە وەزاریا کە پرسیارەکە هات بۆ نووسرا بوو تێگڕای کاتی خێرای خولانەوەی تەنێک بە دەوری تەورێکی دەرگراوە دابریتە لە گۆشە لادان گۆشە خێرای گۆشە تاودان گۆشە تەوژم تۆ چی دەڵەبژات بەس گۆشە خێرای کەواتە پرسیارەکانی تەنها تێگەیشتنێکی بەسیط بەسە بۆ ئەوی لە ئیمتحانا بتوانین جواب بیتەوە دیگری بۆ دەقیقەمان هەیە دیگریمان هەیە بۆ سەعاتیش کەواتە بەم یەکانە پرسیار هەڵ ناکەین ئەمانە هیچیان بەڵام یەکەی گۆشە خێراین بە هەر یەکێک لەوانە بدرێ بە یەکەکە بگۆڕین بەڕاد بۆ چرکە ئەنجا دەست بە هەڵکردنی پرسیارەکە بکەین ئەمە یەک دووهەمین شت گۆشە خێرایی هەمان ئاراستەی هەمان نیشانەی ئاراستەی گۆشەلادان وەرەگرێ کەواتە ئەگەر بە ئاراستەی میل کاتژمێر بوو ئێمە وتمان دەلتا فێتەوە دەلتا ئێس چۆنە بن نەگەتیڤوانە بوو هەروەها ئۆمیگاژ نیشانەکەی بێ بەچی هەر بە نەگەتیڤ پێچوانی میل کاتژمێر هەر سێکیانە بن بە پۆزەتیڤ بۆ شێوەیە نیشانەکانیش بە بزانین مایەوە ئێمە گۆشە خێرایی ڕێکمان هەیە لەگەڵ گۆشە خێرایی ناڕێک گۆشە خێرایی ڕێک چییە؟ ئەوەیە ئەو تەنە کە گۆشەلادانی یەکسان ببڕێ لە کاتە یەکسانەکانە بەواڵێن گۆشە خێرایی ڕێک گۆشە خێرایی ناڕێکیشمان هەیە ئەوەیە کە گۆشەلادانی جیاواز ببڕێ لە کاتی یەکسانە یان بەعکسەوە لە کاتە جیاوازەکانە گۆشەلادانی یەکسان ببڕێ بۆیانەوترێ ناڕێک کەواتە دوو جۆر گۆشە خێرایی هەیە ڕێک و ناڕێک گۆشە خێرای ڕێک ئەوەیە گۆشەلادانی یەکسانە بڕێ لە کاتی یەکسانە ناڕێک ئەوەیە گۆشەلادانی جیاوازە بڕێ لە کاتی یەکسانە یان لە کاتی جیاوازە گۆشەلادانی یەکسان ببڕێت بۆەوترێ ناڕێک لێرە هەموو ئەو شتانەی باسیەکەم بە تێبینی لەلاو هەیە توانی کاتی سایی بە سەریا بچیتەوە بەس بۆ لەبەرکردن نییە سەری گۆڕینی یەکەکانە گۆڕینی یەکەکانی شتیا بۆ نمونە من ڕیڤماتێ بۆ سەعات بۆ چرکە بۆ منت چۆن بیکەم بەڕاد بۆ چرکە سەری کەرتەکە لە بەشی سەرەوە بە خۆت بیگۆڕە ژێرەش لە ژێرەوە مەسەلەن پێمەڵێ بۆ نمونە 5 ڕیڤ پێر سەکەند بۆ چرکە چۆن بیگۆڕم پێنجەکە وەک خۆی خولێک بریتێ لە 2 پای ڕاد کەواتە لێرە چیم کرد خولەکەم گۆڕی چرکەکە دەستێوە مێ باشە بوو بە 10 پای لەسەر 10 پای ڕاد بۆ چرکە کەواتە 10 پای واتە 10 کەڕەت 3.14 یەکەکەی بوو بەچی ڕادیان بۆ سەکەند کە ئەکاتە 31.4 ڕاد بۆ چرکە ئاوا یەکەکانە گۆڕی خۆ ئەگەر بێت و سەعاتم هەبوو یان دەقیقەم هەبوو ژێرە مەسەلەن دەقیقە بێ بڵێ 5 ڕیڤ پێر منت تۆ دەقیقەیەک چەند چرکەیە 60 لێرا بوو 60 چرکەوتەوە سە لە خۆ تێک نای لە شوێنی خۆیان توانی گۆڕینەکان بکەین بۆ نمونە 10 ڕیڤم هەیە پێر هاوەر سەعات دەیەکە دایمەوە خۆی بنووسەرەوە ڕیڤەکە لێرە ئەکاتە 2 پای ڕاد بنووسە 2 پای ڕاد ئەوەش تەواو سەعاتێک چەند چرکە 36 سایترەوە گۆڕینەکە کراتەوە بوو سە لە خۆ تێک نێ شتەکان ئاسان بەس لێی مەترسە لێشە هەمووی نووسراوە گۆڕینیەکان چۆن چۆنیەکەیت بە هەمان ئەو شێوەیە کە
لە گۆشەلادانە فێربووینەکەکان بگۆڕین بە دوولاو دنیۆند ئەگەر یەکێک بەلاتەوە قورس بگۆڕینی بە دوولاو دنیۆندەکە بیکەوی خەرێرەوە بەو نوع هەڵە ناکەی کامیان باوکە ئەمان ڕیڤەکە چەند پایڕادە دوو پایڕات لە جێ ڕیڤ بنووسە دوو پایڕات پێنجەکە و چرکەکە و خۆی دانێن دوو پێنجی دە دەکەڕەت پای 3.4 دەکەڕە 3.4 دەکات چەند یەک خانە گەورە بێ بە 3.4 دامانە ئەی ئەگەر دە ڕیڤم بۆ سەعات هەبوو دووبارە ڕیڤەکە بنووسە دوو پایڕات ڕقەمەکە دەستێوەمێ ساعتێک چەند چکرێت 3.6 بەحسانی ئیترەوانی تریشی حاسی بێ باشە دەکەڕە 3.4 دەبێتە 3.4 کەڕەتی دووە بێتە چەند 62.8 تەقسیم 3600 بکە ئەنجام بدات حاسی بێکێت هیچ کێشەیەکی نابێت باش ئێستا هەوڵ بین نمونەی کتێبەکە هەڵکەین دوایەوە ڕاهێنان دوای پێداچوونەوە چ سوالێکمان لەسەر گۆشە خێرایی هەیە دوای پێداچوونەوەی گشتی دوای هەڵسەنگانەکان ئەگەر ئەم بابەتانەمان هەموو تاواکردن جاڵین گۆشە خێرەیمان تاوا کردووە بە نمونە و ڕاهێنانی یەک یان یەک بە ڕازی نابین بە پێداچوونەوەی بەندەکە یەک دوو سوالی لەسەر گۆشە خێرایی تا ئێستا بیخوێنیت پێداچوونەوەی گشتی ئەبێت چەند سوال لەسەر گۆشە خێرایی تا بۆ نمونە 6 و 27مان هەیە ئەبێ بیخوێنین ئێستا کە هەردووکیشی لە بە کەلۆری هاتبووە دوای ئەوە بزانین هەڵسەنگانەکەش چی تا ئەویش ئەنجاکە خۆم لە گۆشە خێرایی امتحانەکەم چەند پرسیارێکی هەڵبژاردننی تایە لای خۆتان عینەن حەوت سوالە لەوە خۆی امتحانکە هیچ یەک دەرەجەی لەسەردانێ بزانە حەوت لە حەوتێنی ئەگەر ئەوم باش بووم معنای مستەوام باشە ئەگەر خراپ بووم لە حەوتەکە 3 و 2 هێنا معنای جاریشکە بە گۆشە خێرایی ئیعادە بکەمەوە سعیتیا بکەمەوە تا زەبطیەکەم ئاگاتان لێ بێ ئوسوڵی سعیەکان لە هەموو شتێ مهمترە نەک زۆری و بۆری زۆر و بۆرمان نایە لە سعیە بزانین چۆن سعیەکەینەوە مهمە سێرکە باو ئەم نمونەی یەکی با ئەمان هەیە یعنی دووەم نمونە لە بەش یەک نمونەی یەک با یعنی دووهەم نمونە لەم بەشە ڕزگار لەسەر کورسێکی خولاوەدا دەنیشێت بە ئاڕاستی پێچوانەی جوڵەی میل کاتژمێر ئەمە پێچوانەی جوڵەی میل کاتژمێرەتە نیشانەی پۆزیتیڤ بۆ هەمووی بە ناوەندە گۆشە خێرایی یەک دەخونێتەوە کە بڕەکەی ناوەندە گۆشە خێرایی ئۆمیگا ئەڤیرێج ناوەندە گۆشە خێرایی بڕەکەی 4 ڕاد بۆ چرکەیە 4 ڕاد بۆ چرکەیە زۆر باش ئاتێک ڕاکاتی خانراو چەندە بۆ ئەوی ڕزگار گۆشەلادانی کەواتە گۆڕانی گۆشەلادانەکەی ڕزگار بتیوە لە 8 پای ڕاد پێشەوەی سوال حەلکەی سەیری یەکەکانێکی بزانێکان هاوشۆن 8 پای ڕاد ئایا کاتی خانراو چەندە کەواتە دەلتاتی داوا کردووە پرسیارەکەمان داوای کاتی خانراوی کردووە طبعا لەو سێ حرفە دایمەن پرسیار دوانی داهاتە سێم داوا کە بۆ نمونە دەلتاتی داوا کردووە بە دوولاو دنیۆند دەلتاتی و ئۆمیگا شوێنەکەی و ئاڵوگۆڕ بکە دەرەچێت تاو بوو کەواتە پێش ئەوەی ئەوە بکەم سێ هەنگاومان هەبوو بۆ حەلی سوالەکانی گۆشەلادان هەمان سێ هەنگاویش بوو ئەمە بەکارێنم یەکەم هەوڵێم زام نیشانەکانم داناوە زاید ناقسەکە بە پێی ئاڕاست ئێستا پۆزیتیڤە نیشانەکە پۆزیتیڤ دانم دووەمی شت سەیری یەکەکانەکەم ئەگەر ڕاد بوو ئەوە باشە ڕاد نەبووی گۆڕم سێم ئەنجا ئێستاکە دانم ئەنجا دەست بە حەلی پرسیارەکەم کەواتە ئێستا یەکەکان مەزبووتە نیشانەکە پۆزیتیڤە گۆڕینی یەکەم نییە چیەکەم یەکسەر یاسا دانم سێ مەنگاو ئۆمیگا ئەڤیرێج دانانی یاساکە ئەکاتە دەلتا سێتا لەسەر چێ دەلتاتی کەواتە نەزانراو ئەوەیە کە ئێستا من بە ڕێنگی سوورەی نووسم یەک دوولاو دنیۆندم بۆ بکە ئەوە چێتە جێ ئەوەتە ئێرە تاو دانانی ڕقەمەکان ویتر بە حاسیبەکە ڕێکوپەیەک ئەنجامەکە دەرێهێنی ئەگەر ڕقەمەکە بەلاتەوە زەحمەت بوو دەلتا سێتا بریتێ لە چەندێک دەزەخەمە سەری جاری وایە لە نەخڵاغەڵە دەکەینەها 8 پای یەکسەر ئەنووسم جارە 8 پای ڕادە مشکلی نییە ئەوەی تر 4 ڕاد بۆ چرکە ئۆمیگا 4 لە ئیمتحانە هەوڵ بە ئاوا پەنجە بخەرە سەرەوە بابەتێتەوە ڕاد و ڕادەتێت کێشەی نییە چرکەش 8 بەسەر 4 2 کەڕەت 3.4 هەیە 2 کەڕەت 3.4 کاتە 6.28 ئەمە بۆ نمونە حاسیبەی نایە کات چیەکەکەی سەکەندوتەوە بەو شازە سوال حەلەکەین ئێستا ئەگەر سوالێکی کەمە مستەواکەی لەمە قورستر بێ کە گۆڕینی تیابێ بیەم بە ئێوە حەلیکەن بۆ ئەگەری چێنەی زانی حەلیکا بێم لەسەر ڕێکەکە بۆی بکەم چونکە لە هەر شوێنەکە چەقی دەزام لەکوێ تێنەگەیشتی باشە بۆ ئوسلوبە هەوڵەین وردە کەم و کوڕەکانمان چاکەین تا ئەو ترسەمان نامێنێ لە پرسیار هەر پرسیارەکەم حەل نەکرێکەی بەواجب بۆ نمونە پرسیارەکەم حەل ناکەم چکار داوای کاتەکە ها بە چرکە دەرچۆ معنای ئەوەش کاتە دوو سوال لە یەک داواکرا و هیچ ئیجاب ناکات بیکە بەواجب بۆ بەهێزکردنی خۆت ڕاهێنانێکم لە بەردەستای و نەتیجەکانیشمان لە ژێرەوە نووسیوە بزانین کامی بۆ ئێمە باشە حەلیکەین گۆڕینی یەکەی تیابێ هاجیم دایمەن جیمەکان مستەوایکی باشی هەیە
ئەمەم بۆ حەلکە ئۆمیگا ڤیرێج بدۆزەرەوە ینی ڕاستە خۆیان ساکەیە بەڵام تۆ ڕیڤت هەیە سالبێکت هەیە اینجا دایمەن لە پرسیارە دیقەتی شتێک بە مەسەلەن تۆ دەلتاتێتە لەسەر دەلتاتی هەیە ئەمە یەک و لە دادووە ئەو یەک و لە دادووە کە تۆ ئەم یەکەیە گۆڕیت یەک و لە دادووەکە خێرا کە ڕەت مەکە لەگەڵ یەک و لە دادووەکەی ژێرەوە کورتی کەرەوە باشە کاتە بۆ گەڕێتەوە ئێستا تۆ ئەو سوالە حەلکە جیمەکەی ئۆمیگان بۆ بدۆزەرەوە بزانین چەند دەرەچێت ئەنجامەکەش نووسراوە تۆ بزانە ئەمە بە دەرەچێ 6.3 یان 6.28 6.28 بە نزیکەی کراوە بە 6.3 هەشتەکە دووەکا بە سێ نزیکردنەوەی بۆ کراوە باشە ئەو جیمەم بۆ بکەن ئەنجا چینە سەر سوالی پێداچوونەوەی بەندەکە ئەنجا گشتیەکە ئەنجا دوای ئەوە بزانین چیکەمان هەیە بەردەوام ببین لەگەڵی یەک دوو سوالی خارجی ژەیە هەر بۆتانەکەم بۆ تێگەیشتن تێگەشتی باوکە زانی و باش ناوت ڕەوەند بوو ڕەوەند هەڵکەوتوانەوە ڕێکەوت ڕەوەند ئێوە لەقی جیمەکەم بۆ بکەن لە هەر شوێنە کاتچەقیت بانگم بکە زانی لە شتێ تێنەگەیشتی باش نیت پێم بڵە کاتەکە هەر دەقەیەکی کەت هەیە بە زوو تەواوی چکە لەوە تێپەڕێ ینی باش نیت بەڵێ بەڵێ ینی باڕاستەی میل کاتژمێرە ها چێ گۆشە لادان کەواتە گۆشە خێرایەکەش دەبێت سالب دەرچێت چکە هەمان نیشانی گۆشە لادان وەرەگرێ تاوی باش دەرچوو ئەنجام تەق 28 ینی 6.28 بە سالبی یان 6.3 هەرە بێ عینەن شتە نزیکراوەیە هەندێک لە حاسیبەکان خۆی نزیکی شێخاتەوە هەندێکیشی نە بۆی ئەگەر فەرقێکە بوو لە ڕقەمەکانە احتیمالە نظامی حاسیبەکە بێ دەرچوو باوکم باشە یەک دوو تەلە بەمان ماوە بزانین تۆش کێشەو نییە بەڵێ هەلە نەکردە دایمە وەرەقە بێنە قەڵەم حاسیبە بە لێرە نیە وەکو دەرسی تایبەتی لێ بکەین بەیەکەوە سوالەکان حەلەکەین باش کێشە نییە بۆ ئەوەی ئەزانین چۆنە ئەگەر کێشەیەکمان هەبوو هەر لێرە خێرا فێر ببینیتن لە ماڵەوە ئەمێنێتەوە سایکردنەکەی تۆ زەبتکردنەکەی باوکم هەوڵەی لێرە بۆ شازە دەرس بخوێنین وەکو دەرسی تایبەت یەک سوالەکە حەلەکەی ئەم سەیری دەفتەرەکە دەکەم ئەگەر نەزانی ئەو بەت حەلەکەم و لە ماڵەوەی تر کێشە نامێنێ کێشەوە شتەکە نەزانی و پرسیار نەکەی کەس هەیە بۆی دەرنەچوو بێ تاو مەزبوط دەبات چینە سەر شتێکی کە لەبەر کاتەکەمان نەڕوا بچینە پرسیاری پێداچوونەوەی بەندی یەژێک بزانین چەند پرسیارمان لەسەر گۆشە خێرایی هەیە ئەوانش حەلەکەین اینجا بەشەکە بۆی بزانین فێرەبین بەتەواوی پاسکیل سوارێک لەسەر ڕێڕێکی بازنەی دەجوڵە دۆکو لە وێنەکەدا دیارە نیوەی ڕێڕەوەکە بە 10 چرکە ئابڕێت لە ماوەی 10 چرکە ئابڕێڵێ ئایا ناوەندە گۆشە خێراکەی چەندە ئەم پرسیارە ئاسانە بەڵام فکرێکی بچکۆلە شیتیا هەیە پرسیاری ڕقم سەیە دیقەت بە یەکەم و دووەممان لە گۆشە لادان ناخوێنەوە کات دەرسەکانی پێش ئێساڵین پاسکیل سوارێک نیوەی ڕێڕۆک سێکەمە نیوەی ڕێگاکەیە نیوەی ڕێڕۆک نیوەی ڕێڕۆکە بڕێت بە ماوەی چەند 10 چرکە ناوەندە گۆشە خێرایەکەی چەندە ئۆمیگا ڤیرێج چەندە ئەو ئەڵێ نیوەی ڕێگاکە نیوەی ڕێڕۆکە دەبڕێت ئەو خۆی درایەکە لە دراوەکان نیوەی ڕێڕۆکە بێت چی بێت باشە نیو ڕیڤ وەنیە نیو ڕیڤ ینی پای ڕادۆنیە کەواتەوە یەکەی کێیە نیوەی ڕێڕۆکە نیو ڕیڤ یەکەی کێ بوو دەلتا تێتا بوو ڕێگە بەوە ئازانیەوە دەلتا تێتەیە نیوەی ڕێڕۆکە نیوەی ڕێڕۆکە کەواتەوە یەکەی دەلتا تێتەیە نیو ڕیڤ واتە نیو ڕیڤ کە یەکسانیشە بە پای ڕادە مار گۆڕینی نایەت چکە پێشتر خوێنمانە تا ئێرە پای ڕادە و نیو ڕیڤە و 180 پلێ و تۆ گۆڕینی نایە تا ئێرە پای ڕادە کەواتە نیوەی ڕێڕۆکە دەبڕێتەوە خۆی دراوە نەیوتۆ بە چ ئاڕاستەیەک تۆش گوێی نایەتێ هیچ نەسالم لە موجەبی بۆ دامێنێت چکەی جاڕاستەیەکی نەوتۆڵێ نیوەی ڕێگاکە بڕێت نیوەی ڕێگاکانی نیو ڕیڤ ینی چی ینی یەکەی دەرتاسێتایە یەک گۆشە لادانە کەواتێکم بە پای ڕاد چونکە با ئەوە بزانین نیو خول بریتە لە پای ڕاد و یەکسانیشە بە 180 پلە لەم حاڵەتای تر پێویست ناکات دانیشە خۆ بەگۆڕینەوە خەریکەکەی چونکە ئەیزانیت کەواتە ئۆمیگا ئاڤیرێج گۆشە خێرایەکەی تۆزێ بە زەو فکرێتی بۆ جینا بڵێن قورسە قورس نییە
کەواتە بابین بزانین چی وە؟ هەموو ڕێڕەوە بازنەیەکە دەبڕێتەوە سامان و دووپارڕات ئەمان و خولێک کەواتە دەلتا سێتە لەسەر دەلتاتی احتیمالە مامۆستا بۆت بێنێتەوە بڵێ سێ لەسەر چواری ڕێڕەوەکە دەبڕێت ئەوەژە بێت ئەنی شەر نییە بە دەرخی دەقا و دەقڕێگەوت بۆ بێنێتەوە تۆش بڵێ وڵایەتر من ڕەخەمەکان لەبەرەکەم و فیزیانەشی زانم خۆ من ژمارەم لەبەرە بەسە ئەوە مەکە احتیمالی گۆڕینی بەسیت هەیە و منهەجیشە خۆ ناتوانانی بڵێەوە داخڵنی کەواتە بۆی هەیە مامۆستا بۆ شێ سوال بۆ بێنێت تۆ پای بریتێ لە 3.4 تەقسیم دە معنای خانەیە بچووکەکەمەوە ئەبێ بەچی 3.4 لەسەر دە ئەبێتە 0.3 یەک چوار خانەیە بچووکە بێتەوە یەکەکە چی بوو ڕاد بۆ چرکە بوو تاو پرسیارەکە پرسیاری چکەمان هەیە لەم پێداچوونە بزانین بەس سێ هەمە لەسەر گۆشە خێرایی چوارەم و پێنجەم لەسەر گۆشە تاودانە کە ئێمە نەگەیشتین کە ئەیشمان خوێن چوارەم و پێنجەمیش هەلەکەین بۆ پێداچوونەوە یەکێکیشمان تاو کرد کەواتە بەم نەوعا بێ ئوسوڵی سایەکەمان لەمە دووە ئەی باشە دوای پێداچوونەی بەندی یەک چی بکەم بچم بۆ گشتی پێداچوونەی گشتی دوو سوالی تایە کە هەردووکی لەوە زاری هاتبوو پرسیاری 6 لەگەڵ 27 بۆ زانیاریشتان شەشەکە لە دەوری یەکەم هاتەوە 27 دەوری دوم کەواتەوە کەسەی پرسیار دانێ دایمە دوو سوال لە بابەتی هەڵەبژێرێ ئەڵێ ئەم سوالان بۆ دەوری یەک ئەو سوالان بۆ دەوری دوو بۆ هەردوو لیستی سوالەکەی حازرە بێ بەجارێک هەم دەوری یەکەم دانێەوە کەس هەم دوم بۆیە دیقەت بە پرسیاری 6 لەگەڵ 27 پێداچوونەوەی گشتی و دوانی لەسەر گۆشە خێراییتە ڕێک شەشەکەی لە دەوری یەکەم هێنا بۆ 26 دەوری دوم بینە سەر پرسیاری چکە پرسیاری شەشەم کاتی پێویست چەندە ئەمە کەمێک گوردە لای تەلەبە لەگەڵ ئەوەشا پرسیارێکی سووکە کەچی کەمێک لای تەلەبە با بڵین وردەکاری تیایان با بڵین پێی ئەڵە قورس بەس لە ڕاستیا پرسیاری قورس نییە پرسیاری قورس ئەو پرسیارێکە تۆ تێنەگەی لە داواکەی لە دراوەکانی جیناکە تێگەیشتێم و پرسیارە سووکە فکرەکە ئامێنێ بۆی بچی وردە وردە بە پێی مستاواکەت بیدۆزیتەوە چۆنی هەلکی سامە هەڵێن لایەنە شاراوەکانی سوالەکە دەرخێم زانین لە کوێ خراپە بین کە سوال هەلکین باسی سەعاتەکات پرسیاری شەشەم لە پێداچوونەوەی گشتی پرسیاری 6 پێداچوونەوەی گشتیە ئەگەر بیرە بێ 1 و 4 و 5مان هەڵکرد لەسەر گۆشە لادان بوو پێداچوونەوەی گشتی ئەمەیان گۆشە خێرایان پرسیار لەسەرەوە ئەڵە کاتی پێویست چەندە بۆ ئەوی میلی چرکەژمێری کاتژمێرێک 4 ڕاد بخولێتەوە 4 ڕادێکی چێ بوو گۆشە لادان ڕادێک چەند پلە بوو 57.3 457 تقریبان 200 چەندەکە 28 229 دەرەچێ ئەنجامەکەەوە نییە ئەن 229 پلە ناکاتە خولێکی تەواو با من ڕسمی سەعاتەکە بکەم بۆ تێگەیشتن ئەمە سەعاتێک اینجا ئەڵێ کاتی پێویست چەندە بۆی میلی چرکەژمێر عادەتەن درێژترین میلە لە سەعاتەکەیە ئەمە میلی چرکەژمێرە ئەمە میلی چرکەژمێرە گۆشەلادانی 4 ڕاد ببڕێت چەنی پێچ کاتی پێویست چەندە بۆی میلی چرکەژمێر کاتژمێرێک 4 ڕاد ببڕێ وتمان ڕادێک 57.3 چواری کەڕەت کە 450 204 حوتی 28 4 سیش 12 یعنی کردیا 229.2 تقریبا یەتە ئێرە کەواتە ئەم گۆشە لادانەوە هەیە ئەم گۆشە لادانە 4 ڕادە بەڵام بیرە نەچێ خۆی سەعاتە کەواتە سالبەکەشی وەدانێ ئاڕاستی میلی کاتژمێرە خۆی سەعات بیرە نەچێ ها میلی چرکەژمێر چ ئاڕاستەیەکی ئاڕاستی میلی کاتژمێر کەواتە خۆ دەبێ و سالبەی وەدانی کاڵێ 4 ڕاد ئەڵێ چەنی پێچێت بۆ ئەوی گۆشەلادانی 4 ڕاد ببڕێت چەنی پێچێت خۆ کاتە بێ موجەب بێ باشە ئێستا من دوو دراوم هەیە دەلتاتێتەم هەیە و دەلتاتیش داواکە ینی داواکرایەک و درایەکم هەیە خۆی یاساکە سێ حرفە بێ دوو دراوم هەبێ کەواتە درایەکم نوقسانە من دەلتاتیم داوا لێکرد سەیری پرسیارەکە بە سوورەی نووس ئۆمیگا ئاڤیرێج گۆشە خێرایی کە نەدراوە ئەکاتە دەلتاتێتە لەسەر دەلتاتی مەفروضاوی بە ڕێنی ڕەش نووسیمە هەبێ بەس دەلتاتێتەوە هەیە بۆ دۆزینەوەی دەلتاتی بڵین من تەلەبەیەکم بەم شێوە دەست دەکەم بە حەلی پرسیارەکە چکە بە حوکمی من تازەم و بەس یاسام لەبەرە و هەوڵێم بۆ یاسانە سوالەکان هەڵکەم و دەرەجە بێنم ئەڵێم ئێستا دوولاو دنیاوان دێکەکەم ئەکاتە دەلتاتێتە لەسەر ئۆمیگا ئاڤیرێج زۆر چاکە دەلتاتێتام هەیە یەکسەرەی نووسم ناقص 4 واتە بە نێگەتیڤ ناقص 4 ڕادم هەیە ئەیکۆ ئەمە لە گۆشە خێرا چەقیم گۆشە خێرای چیەوە چرکەژمێر نەیراوە چی بکەم
ئەو شوێنە پڕ نەکەم و سوالکەم پێ حەل نابێ کەواتە هەنگایە پێش ئەمە بێ بە هەنگاوی دوو ئەبێ من گۆشە خێرایی چێ بدۆزمەوە چرکەژمێر ئەمە گۆشە خێرایی چێ بوو چرکەژمێر ئەها چۆ ژێرۆ نادیارە کەواتەوە بێت دراو بێت بەڵام نیمە کەواتە من گۆشە خێرایی چرکەژمێر و کۆنگاویەکەم ئەبێ حازر کە من جانگاوی دۆم بدەم چکە ئەگەر نا ئێرەم بەتاڵە پێم حەل نابێ ئەوە فکرەکە دروست بوو مهم ئێستا زیرێکی خۆم بەکاربێنم گۆشە خێرایی چرکەژمێر بزانم چێ پێم بەڵێ گۆشە خێرایی چرکەژمێر چۆن بدۆزمەوە باشە شەست چی دووپای شەست چرکە باش تاڵ بەڵام چۆن زانیو فکرەکەوەیە ئافرین کەواتە خولێک گەبڕێت بە چەند زۆر تەواو فکرەکە کەواتە بیرە نەچە قسەکەی خۆ دووتت خولێکە بڕێت بە چەند شەست چرکە خولیەکەی ئەمەیە و چرکەژەکەی ئەوەی کێ وانە کەواتە یاساکە کەواتە گۆشە خێرایی چرکەژمێر بە یاساکە خۆیە دۆزمە تۆڵێ ئەوە نیە لێرە نووسیمە باشە بەڵام تۆ لێرە نووسیتە گۆشە خێرایی نادیارە جارێ گۆشە خێرایی بدۆزەرەوە ئەمە گۆشە لادانەکەی چوارە بەڵام گۆشە لادانی چرکەژمێر کە خولێک تاواکە خولێکە بۆیە تۆ بەوە وە گۆشە خێرایەکەی ڕێکە لێرە یەک خولتەواو کات بە چەند بە 1 مینت بە 6 چرکە خولێک ئەمە سالبەکە جارەی ئاراستەکە خولێک دوو پای ڕادە ئەی دەقیقەیەک چەند چرکەیە ئەوە بوو بە گۆشە خێرایی چرکەژمێر خولێک تەواوکە بە 6 ئەی بەڵام لێرە تۆ چوارت هەیە هەوڵێ بۆ 4 ڕاد کات چەنە ئێمە زانین کاتی خولێک 6 چرکێ دەقیقەیەک بەڵام کاتی خولێکم نایە کاتی 259.2 چرکە بوو وانە بوو 229.2 ڕاد بوو گۆشە پلە بوو ئەفو 4 ڕادەکە کردیە 229.2 پلە ئەگەر بیرە بێ کردم بە پلە بۆی بزانم تا کوێیە چێ ئەمە کەواتە من هی ئەو تۆزەمەوە 229.2 پلەیە کە کاتە 4 ڕادەکە تەڵەن بە سالبی من کاتی ئەم تۆزەمەوە کاتی هەمووی ئەزانم کاتی هەمووی 6 چرکێ بۆیە لێرەوە ئەکرێ ئێمە ئەم گۆشە خێرایی بدۆزینەوە بزانین چەند دەرەچە کاتەکەی تقریباً 1 دەرەچە 1 پۆینت سفرمان هەیە ئاوە 4 6 ئەمە بە حاسیباکەین تەبعا نەکاتە ڕاد بۆچی بۆ چرکە ئەم ڕقەما خەیتە ئێرە ئەمان بریتە لە ئۆمیگا ئەڤیرێج کە دۆزیمانەوە هینی چێی چرکەژمێر خەینە ئێرە بێتە سالب 0.1 6 ئەومە بنووسی بەسە شەشێکی کەژە نووسی هەر قەیناکە ئەمەیان ڕاد بۆ چرکەیە دیقەت بە ڕاد بۆ چرکات ڕاد و ڕادەڕات چرکای بێتە سەرە تقریباً 0.38 چرکەی پێچ کردیە 0.38 چرکە چی ئەزانێ سالب دەرەچێ؟ ناچکە سالبەکان لا هاچن چاولێ ئەگەر لێ چەند بە جوانی کات بە بوجەف دەرەچێ چونکە سالب لەگەڵ سالبەکە ڕاکات مستەحیلە بە سالب دەرچێ جوان بە موجەب دەرچوو کەواتە کاتمان دۆزیەوە ئەزانی لە بە کەلۆری ڕێک 0.38 چرکەکە نووسرا بوو لە هەڵبژارنەکە بیڵێ هەڵەکەمان چییە؟ بەڵێ 38% ڕاستەکە بەڵێەوە تەبعاً بە تەقسیم بیکە بە حاسیبە وایە 38% ڕێک خۆیەتی 38.2 چرکەش بزەبت لە بە کەلۆری ئەمە چۆن نووسراوە ئاوە هاتبووە 38.2 چرکە هەڵتە بژارد کاتیش چییە؟ موجەبە سالب نییە تەبعاً تۆمانە بە حاسیبە بکە هەڵە ناکەی من وەکو فکر لە بیرم مابێ نووسیم 0.38 بەڵام 38.2 چرکەیە ئەگەر تەڵان بە حاسیبە بیکەی مستەحیلەوە هەڵە بکەی کەواتە پرسیاریش کەمانەیە چی ئێستا لەم پرسیارە فکرێک شتێک تێ نەگەیشتۆ پێم بڵێ زۆر جوانە باشە پرسیارمان هەیە قسە برگە ئێمە ئێستا ئەها نووسراوەرکی ماڵەوە دوسێ سوالی تایە ئەویان لە ماڵەوە بکە ڕێنمای شتیا چۆنی حەلەکەی گۆشە خێرایی دەقیقەژمێر مەبەستەوەی چۆن نەدۆزیتەوە ئێستاەوە گۆشە خێرایی چرکەژمێر بوو خولێک تەواوکا بە چەند بە سالب دایێنێت تەبعاً خولێک تەواوکا بە چەند بە 1 سەعات یعنی 3600 چرکە ئەی باشە ئەی سەعاتژمێر خولێک بە چەند تەواوکە سەعاتژمێر 12 باک خولێک تەواوکا بە چەند بە 12 سەعات باشە بەو شێوەیە سەعاتژمێرەکە هێواشە
خولێک تاواکە بە 12 لێ بێ بە 24 نییە ئەی زەوی خولێک بە چەند تاواکە ئەویان 24 خولێک تاواکە بە 24 24 سعاتەکەی بە 3600 ئەنجا 24ەکە کە ڕە 3600ەکەی ئەبێ بە چرکە 24 ئێماڵین سعات بەڵام بە خۆت بۆ بە ئیسراحەت کە ڕەتی 3600ەکەی ئەبێت بە چرکە چکە ئەمەیەکان بەڵێ باوکە ساڵ ئاسانە گۆڕینەکان یەک ساڵە هەیە ئەتوێ بیکەی بە چرکەوە نیە پلەمە باوکەوان نابێت ساڵە دەویست یەک ساڵ وە نیە باش ئەو وای هیچکی نایە یەک ساڵ پلەمەکە با تێوگەێن ساڵێک چۆن کەم بە چرکە چەند ڕۆژە ساڵێک ئەنووسی یەک ساڵ وانیەر هەروایەکە بنووسە بەسە باشە چەند ڕۆژە 365 مە معدەلی پۆین 25 ڕۆژە ڕۆژ دەی ساڵم لە کۆڵ بۆ ڕۆژ ماوە چیەکە میترەمە دەرغ مەکەن باوکم یەک ڕۆژ ینی شەو ڕۆژێک چەند ساعتە 24 ئەمەش 24 ساعت ئێستا ڕۆژیشم لە کۆڵ بۆ ساعت بێ بیکەی بە چرکە ئەو ساعتەژە بێ لە کۆڵکەمەوە یەک ساعت چەند چرکەی تایە 3600 چێمە ئەخیر چرکە ڕقەمەکانم بۆ کەڕەتکە دەرچوو بەس کەڕەت لەبەرکردنی نایە ئەوە چەنەوە چەنە ساڵ چەند ڕۆژی تایە ئەوەنە ڕۆژ چەند ساعت تایە 24 ساعت چەند چرکەی تایە چرکە ئاخرشت چێمێنێتەوە چرکە گۆڕین نە دەرخوو نە هیچ یەکسەر دەرچوو ئەوە بۆ گۆڕینی ئەگەر ساڵ بکەم بە چرکە ئەوە پرسیاری 11 لە سەنگانەکە باسی ڕۆژەکانی ساڵێکی مەریخەکە بەپێی ڕۆژێکی سەر زەوی کە بە 24 ساعتی دانین 680 ڕۆژێکەکە ئەنجامەکەی بەو نوعیکی ئێستا پرسیاری 27مان هەبوو وتمان شەشەم هاتەوە لە دەوری یەکەم 27یش لە دەوری دوم 27ی ژاوشەوەی ئەمەیە با حەلی بکەین شتێکە لەو بابەتە ئێستا باسمان کرد بە ئەمە لابەرمیتر بۆی شوێنمان هەبێ بۆ بابەتەکە هەمیش لابەری کاتمان ماوە دەدەقە چاریشێکمان نەرێ هەر باش بەس گۆشە خێرایی تێتاوکەین هێشتا کەمە ئەبایە زیاتر بخێنین بەڵامی تر جاری وایە نابێ پەلەی تیا بکرێ پرسیاری 27 زەوی هەر 365.25 ڕۆژ جارێک تەمان ساڵ هەیە 365 ئەمە معدەل چەندیان وەرگرتووە 365.25 بۆیە ئەڵێن زەوی هەر 365.25 ڕۆژ جارێک بە دەوری خۆردا ئەسوڕێتەوە ناوەندە گۆشە خێرایی چی نووسی ئۆسوڕانەوە چکاگەر لەبێ ناوەندە گۆشە خێرایی خولانەوەشمانەیە خولانەوەکە لە ئەرکی ماڵەکەیە دامنەوە ئەرکی ماڵەوە خولێک تاواکە بە چەند 24 ساعت بەڵام ئەمەیان بە 365 ڕۆژ سوڕێک بە دەوری خۆرا تاواکە بۆیە گۆشە خێرایەکەی چیە داوای کردووە هیچ سوڕانەوەی زەویە کەواتە ئۆمیگاڤیرێجی سوڕانەوەم هەیە ئێستا ئاگار لێبێ کەلیمەی سوڕانەوە خولانەوە لێک جیا بکەرەوە ناوەندە گۆشە خێرای سوڕانەوەکەی بدۆزەرەوە بە یەکەی ڕاد بۆ چرکەش زۆر باش گۆشە خێرایی یاساکەی دەلتافێتەیە لەسەر دەلتاتی ئێمە وازانین دەلتافێتە خولێکە واتە سوڕێک تاواکە مەبەستمانە لەسەر 365.25 ڕۆژ هەندە تەلەبە ئەو ڕۆژ و ڕیڤە بینەی تر لە خۆیەوە ئەژنۆیشکی چی پێ هەڵ ناکرێت لە ڕاستیە هیچ نییە زۆر بەست سەری کەرتەکە هەروە گوتمان لەسەرەوە خولێک چەند پای ڕادە خولێک یەک دوو پای ڕادە لە جێ ڕیفدایمە بنووسە دوو پای ڕاد ئەوە سەرەوە تاوا نەجاتی بۆ ئەی خوارەوە ئەو حەلەی پێشتۆزە باسم کردەوە تا هاتەوە ڕێگامان ئێستا ئەمە ڕۆژە ئەوەندە ڕۆژ تۆ ئەو ڕۆژە بێ لە کۆڵکەیتەوەڵی یەک ڕۆژ چەند سەعاتی تایە 24 ساعت ئەوە ڕۆژەکەم لە کۆڵ بۆ ئەی سەعات یەک ساعت چەند چرکەیە یەکسەر ڕاستە خۆ بیکە بە چرکە ئەکرێ بیکەی بە نازانم دەقیقە و دوای چرکەوە درێژە کێشە یەک ساعت چەند چرکەیە 300 بۆش ساعتەکانم لە کۆڵ بووە ئەو بۆ گۆشە خێرایی سوڕانەوەی زەوی بە دەوری خۆرە 1.9 کەڕەتی دەتوان ناقسحوت ئەنجامەکە بە حاسیبە بکە دائیمەن ئەم پایە 3.4 کە بە تەنیا بوو
لەگەڵ ڕێژە سێ گۆشەیەکان ساین کۆساین تانجنت ئەنووسی 180 پلە بە تەنیا چییە ڕێژەی نەگۆڕە 22 لەسەر حوتە 3.4 وتمان دایمەن چێوەی هەر بازنێک وەرگرین لە عالەما دابەشی تیرەکەی بکەین ڕێگە کات 3.4 بۆیە ناوێت لە ناوە ڕێژەی نەگۆڕ کەواتە 1.99 کەڕەتی دە بە توانی سالب حوت یەکەکەشی ڕاد بۆ چرکەی داوا کرد بۆ ڕێک ڕاد بۆ چرکەشمان کردووە حازرە کەواتە ئەمەش دووهەم هەڵبژاردن بوو بیرم بێ و ساڵە هاتبووە لە دەوری دووەمە دوو نمرەی لەسەر بوو نەفسی ڕقم و هەلەکەشی زۆر زۆر ئاسانە بەڵام پرسیاریچکە بە واجب هەلکە لە ماڵەوە بۆ شارەزابوون ئۆمیگاڤیرەی جی خولانەوەی زەویم بۆ بدۆزەرەوە ئەگەر بزانی هەر شەو ڕۆژێک جارێک خولێک بە دەوری تۆرەکاتەوە یان 24 ساعت جارێک تاوێکە چیەکەین ئەمانم بۆ بکە بە واجبی ماڵەوە خولانەوەی زەوی تەبان بە دەوری تۆرەکە ئەگەر بزانیت خولێک تەواوەکات بە شەو ڕۆژە گواتە 24 ساعت ئەنووسین 24 ساعت ئەو خولە دووبارەکەی بە دووپارات 24 ساعتەکەش ساعتێ چەند چرکەیە 36 ئەنووسی کەڕەت 3600 چرکە لەسەر یەک ساعت ساعتەکان ڕۆن چرکەمە ئیتر لە ژێرەوە یەکان وەک خۆی گۆڕی سەرۆش بەجێ قرس نییە بۆن ئەو سوالەکان هەلکە شارەزابی چکەوان سوالیی خارجی ها ئەم پرسیارێکە بەرکی ماڵەوە دامناوە ئەگەر نەشەزانی لە خوارەوە نووسراوە ڕێنمایەکەی چێ لە مەلزەمەکە دانووسراوە زەویە خولتەواکە بە دەوری خۆیدا بە شەو ڕۆژێک واتە 24 ساعت یعنی خولێک بە 24 ساعتەوە هەلەکەشێتی پێشی وتویتەوە تقریبەن بۆ ئاسانکاری بۆی لە ماڵەوە دڵە تەنگ نەبێکە هەوڵەدا سوالە هەلکەی ئاسانکاریشی لەگەڵا بێ ئەوە بۆ ئەوەوە ڕێنمایە ئێستا بزانین گۆشە خێرایمان تاو کرد یان چی کەماوە شتێک کەماوە لە کتێبەکە بچمە سەری مابوو ئەچم نەبوو بەردەوامە بم لە دەرسی خۆم پێشترم سوالم جواب باویتەوە لە چ بارێکدا گۆشە خێرایی تەنێک نەگۆڕە ڕێکە وەڵامەکە و بە نمونەوە ڕوون کەرەوە گۆشە خێرای ڕێک ساعت بۆ نمونە ئەگەر ساعتێک مەزبوط بێ دایمەن خولێک بە چەندێک تاواکە 12 ساعتی پێچێ دقیقەیە چەند چرکە بێ دایمە 3600 کەواتە ئەگەر خەلەل هەبێ لە خولانەوەکەیە ئەو ساعتە مەزبوط نییە کەواتە گۆشە خێرەکەی ناڕێکە بۆیە گۆشە خێرایی ساعت هی تەواو هی مەزبوط دائیمەن ڕێکە نەگۆڕ بەڵام گۆشە خێرایی تای ئۆتۆمبیل ناڕێکە بۆ هەندێک جار خێراکەی زیاکان جێجار کەمیەکە هەندێک جار لە ئەنجامی پێچکردنەوە ڕاستەی گۆشە خێراکە دەگۆڕێ بە ناڕێک حسابە بێت کەواتەوە نمونە لەسەر ڕێک و ناڕێکیش ئەو تەنها ڕێکیشی داواکردن لام وایە ئەگەینە گۆشە تاودان با پێشەکێک لەسەر گۆشە تاودان بخوێنین ئیتر دوای ئەوە پرسیاری هەڵبژاردننی تیان مەلزەمەکە حەوت سوالێکە دیارە بەیەکەوە لەسەر گۆشە خێرای گۆشە تاودانیش گۆشە لادانیش ێرتیا حەوت سوالە جامە لابین دەزەکەین بە گۆشە تاودان و بزانین ئێستا چۆن بابەتەکەی وردە تێبگەین مهم تێگەیشتنە دواتر ئیتر خۆمان مستەواکەر دروستەکەین ئێستا سەری گۆشە تاودانە گۆشە تاودان تێک ڕاکاتی گۆڕانی گۆشە خێرای تەنێک کەواتە بە ڕادیان بۆ چرکە دووجاش دەپێورێت لەگەڵی شاوەی نووسیەوە بە کورتی زۆر بە کورتی پێناسەکەی کردووە ئێستا گۆشە تاودان نەخوێنین گۆشە تاودان تێک ڕاکاتی گۆڕانی هێماکەی تێک ڕاکاتی گۆڕانی گۆشە خێرای تەنەکە هێماکەی ئەلفا ئەڤیرێجە تێک ڕاکاتی گۆڕانی گۆشە خێرایی تەنێکە ئەمەش معنای ئەوەیە هەموو یەکەکانی گۆشە خێرای تەقسیم یەکەکانی کاتکەین ئەبێت بە یەکەی گۆشە تاودان کەواتە ئەم یەکانەی هەمە هەر هەمووی تەقسیمی کاتی کەم جارێکیکە کە تەقسیمی کاتی کەم دیقەت بە ژێرە چرکەیشکەی بۆ زیابێ ئەم دواناچنە پاڵێگە بێت بەچی بە چرکە دووجا بوو بە چرکە دووجا بە هەمان شێوە یەکەکانی کەش یەکەکانی گۆشە خێرای تەقسیم کات ئەمانە بن بە دووجا بەڵام هەرچی پرسیارێک هەلکەین ئەبێ بیگۆڕین بەڕاد بۆ چرکە دووجا ئەنجا پرسیارەکە هەلکەین هەر مەبەست لە پێناسەکەش ئەوەیە کە ئەڵێ بەڕادیان بۆ چرکە دووجا دەپێورێت یعنی ئاگا لێبێ کە پرسیار هەلەکە یەکێکی بکە بەڕاد بۆ چرکە دووجا بەزەمە معنای ئەوە نییە ئەوانەیەکی گۆشە خێرایی نین گۆشە تاودان نین ئەفوو یەکەی گۆشە تاودانن بەس ئەبێ بیگۆڕین ئەنجا سوال هەلکەین ئەگەر نا بە حیاتی ئەنجامەکەمان ڕاست دەرناچێت هەر دووری ژەبێلۆی کە ئێمەمانەوێ بەدەستی بێنین بۆیە ئەمانە بەڵێ هەموو یەکەی گۆشە تاودان کە چ کتێبەکە ئەڵێ بەڕادیان بۆ چرکە دووجات دەپێورێت مەبەستێتی لێرە تێبگەین کە پرسیارەکانمان ئەبێ یەکەکەی
ڕات بۆ چرکە دووجابێ ئەنجا گۆشە تاودان هەکەین جا دوو حاڵەتی کەشەیە با بیزانین لە کاتێکا کە پاسکی لێ خوێن پای دەرلێین خێرای خولانەوەی تایەکە زیاکەین بۆ ژەڵێن تاودانمان پێپیاک گۆشە تاودان بۆ تایەکە هی خولانەوەیە گۆشە تاودان یعنی تاودانی تەنێکی خولاوە واتە خێراییەکەیم ئێستا زیا کردووە لە زیابوونی گۆشە خێرایە گۆشە تاودان پۆزەتیڤە بێ لە کەمبوونەوەشە وەکوی سۆبگرتنی پاسکی لیان سیارە گۆشت تاودان نەگەتیڤە بێت نەگەتیڤە بێ بۆیە نیشانەکە بەو شێوەیە ئێمە حسابی بۆکەین لە پرسیارە حسابیەکانمانە نیشانەکە بە حسابی خێرابوون و هێواشبوون بۆی دانین نیشانەی گۆشە تاودان بەو نۆعە دانین گۆڕانی گۆشە خێرایی ئەکرێ بیکەین بە گۆشە خێرایی کۆتایی هی سەرەتایی لێ دەرکەین لەسەر کاتی گشتی خایەنڕە هۆش یاسایەکی کە بۆ چیە بۆ ئەلفا ئەڤیرەیج واتە بۆ ناوەندە گۆشە تاودان زۆر باش ئەلفا ئەڤیرەیج پۆزەتیڤە بێت کەی پۆزەتیڤە بێ ئەمە تێبینیەکەم کەی ئەگەر گۆشە خێرایی زیاد بکە واتە ئەگەر کەی پۆزەتیڤە بێ ئەگەر گۆشە خێرایی کۆتایی گەورەتر بێت لە گۆشە خێرایی سەرەتایی باشە دووەم ئەیکەی نەگەتیڤە بێ نەگەتیڤ ئەبێت ئەگەر هێواشبوونەوە ڕووبە ئەمە حاڵەتی خێرابوونە خێرای خولانەوە زیاکە خێرابوون ئەمە نەگەتیڤە بێت ئەگەر گۆشە خێرای کۆتایی کەمتر بێت لە سەرەتایی ئۆمیگا هی فاینەڵ ئەمەی هەرنا بە سادەی مینوسین ئەمان کەمتر بێت لە سەرەتا ئینیشیڵ و لەم حاڵەتە هێواشبوونەوەمانە بێت هێواشبوونی پێڵێن زۆر باشە ئەی ئەکرێت تەنێک بخولێتەوە بەبێ گۆشە تاودان ئەکرێت بەڵێ ئەینمونەوە کچی میلەکانی سەعات میلەکانی سەعات مادەم گۆشە خێرایەکەی نەگۆڕە بڕی خێرایەکەی و ئاراستەکەشی نەگۆڕە کاتە گۆشت تاودانی نییە سفرە سفریش بە نەگۆڕ حسابە قسەکەش ڕاستە کەواتە یەکەم پرسیاری هەڵبژاردنەکەمان کەلیمەیەکی وای تایە تەلەبەر لێ تێک نەچێت سفر ژمارەیە کە کردێ سفر ئەتوانی بڵێ نەگۆڕە باشە چونکە سفر شتێن ڕەقەمە کاک سفر 10,000 بۆ کا بە چەند بە 100,000 خۆنیە 100,000 بۆ کا بە ملیۆنێک کەواتە حسابی هەیە کەواتە سێهەم احتیمال هەیە تەنێک ئەلفاڤیرەیجی نەبێ و بشخولێتەوە سفر بێت کەی سفرە بێت ئەگەر گۆشە خێرای سەرەتایی کۆتایی وەکوێگوا بوو کەواتە ئەگەر ئەم تێبینیانە بەسیتن بۆ لەبەرکردنین تەنها فێربوون ئەگەر گۆشە خێرای سەرەتایەکەی و کۆتاییەکەی هەمان قیمەتیە بە هەر کاتە ئۆمیگاڤیرەیج ناوەندە گۆشە خێرایەکەی یەک قیمەت ئەو کاتە ئەم دوانە یەکسان من لێکیان دەرکە چی دەرەچێت تەنەکە خولێتەوە بەڵام ئەو تا خولێتەوە گۆشە خێرایی هەیە بەڵام کاتیشی پێچووە بەڵام بەبێ گۆشە تاودان کەواتە ئەگەر تەنێک گۆشە خێرایەکەی ڕێک و نەگۆڕ بوو ڕێگواتە نەگۆڕ بوو ئەوە گۆشە تاودانی نییە ئەخولێتەوە بەبێ گۆشت تاودان و خولانەوەی زەوی وەکو میلەکانی سەعات کاتژمێر ئەمانە ئەجوڵێن و گۆشە خێراییکی ڕێکیانەیە بەڵام بەبێ گۆشە تاودان بۆیە ئەگەر پرسیارێک هەر ئاماژەی بۆ کرد بڵێ گۆشە خێرایی تەنەکە کە ئەخولێتەوە نەگۆڕە یان ڕێکە تۆ بڵێ گۆشت تاودانی سفرە احتیمالە مامۆستا سوالێکە بۆ بێنێت کاتە باتێ گۆشە خێرایی و باتێ و ئەمانەوە هەمووی بەڵام لە ئاخیراڵە گۆشە خێراییەکەی ڕێکە گۆشت تاودانەکەین بۆ بدۆزە حەلکردنی نایە ڕێک بنووسە گۆشت تاودانەکەی سفر نایە چونکە گۆشت تاودانی نییە گەر تەنێک گۆشە خێراییەکەی نەگۆڕیان ڕێک بێت ئەوەی باسم کردنەوە بیرە بچێتەوە لە تێبینیەکانە بە خاڵەمەوەی منووسیەوە هەر هەمووی تایە بە خاڵ کەواتە ئەو تێبینیانە ڕجاان لە بەرینەکی 2 دقیقەی خوێنیت بەزەوەنە بە وردی بخوێنەوە فکر لا هیچ نەبێت تێی بگە و بڕۆ بەڕێکە بزانە چێ مامۆستا نووسیەتی ئەوە نێسایەکە و نەک تۆ وەرەقەیەک ببینی ئەوکەی جان وەڵام وەرەقەیەش 20 دقیقەی بۆ دانێم و لە بەرێکە تا لە بەرێکە وەڵای بێ 25 دقیقە دوای بیریش بچێتەوە نیم ساعت سایتاکەم ئەوە سەعی نییە 1-2-3 دقیقەی تێبینیەکە خوێنمەوە تەواو بەجێ هێڵم فێری بە تێی بگە و تەواو ئەمە بۆ لەبەرکردن نیەت کات تەنها تێبینیکردنە بۆ تۆ یارمەتی دەرە بۆ حەلی سوال دیقەت بە هەمووی تیا بۆی باسمان کرد ئاگادار بە تەنێک ئەگەر لە کۆتاییدا بۆ خێرای خولانەوەکەی گۆشە خێرایەکەی بە سفر ئەگەر لە وەستانەوە بژڵێ گۆشە خێرای سەرەتایی سفرە بەڵام لەو حاڵەتانەیە گۆڕان هەیە لە گۆشە خێرایی ئاگەر لێ بێ ئەمە حاڵەتێکیانەوە حاڵەتێکیانە کەواتە خێرابوون و هێواشبوون ئەبێت گۆشە تاودانت هەبێت لەو حاڵەتانە
جا بزانین چەند سوال حەلکەین و کاتیشمان 2 دقە ماوە ڕەنگە فرێ سوالی هەر بکەین باش. جا من ئەمێ هەڵی بژێرم کامەت بۆ حەلکەم. با جارێ نمونەکە حەلکەین. وابزانم ئەم نمونەیەش بوو لە بەکەلۆری هاتبووە. یعنی تۆ هەندێک جار واتە سەورەکەی کەوا پرسیارەکە قورسە بەڵام وانە نمونەی کتێب هاتوێتەوە بۆیە تکا لە 100 سوالەکانە لەناو کتێبێتەوە. نمونە و ڕاهێدان و پێداچوونەوە بۆ زەبط کە دەرەجە هێنان سۆگەری شەڵ. ئیتر ئەوەی لەسەر تۆیە بیکە وازیش لە هەموو شتێکی کە بێنە مەترسە مستەقبەل چی لێ و چی لێنە ئەوانە کاتی نییە تۆ جارێ هەوڵ بە تەنها دەرسەکە و زەبطکە هەوڵی دەرەجە هێنانەکەت بە. نمونەی یەکی جیم یعنی سێهەم نمونە لە بەش یەک جیم یعنی نمونەی سێمە لە بەش یەک ئەو معنای ئەوە. تای ئۆتۆمبیلێک بە گۆشە خێرایەکی سەرەتایی دراوەکانە نووسم ئینیشەڵ ئۆمیگا ئینیشەڵ 21.5 راد پێر سەکەند دەخولێتەوە. شۆفێرەکەی خێرایەکەی زیاد دەکاتە تا گۆشە خێرایەکەی دەبێت بە واتە گۆشە خێرای کۆتایەکەی بێت بە 28 راد پێر سەکەند. دوای 3.5 کات 3.5 سەکەند. تێکڕای گۆشە تاودانی تایەکە چەند بووە لەمەوە. یەکەم شت سەرنجێکی یەکەکانێ مەزبوطە گۆشە تاودانمانەوێت 2 یاسام خوێن پێشتۆزێک یەکێکیان ئەمە بوو ئەلفا ئەڤیرەیج جێی کردە ئۆمیگا ئەڤیرەیج لەسەر دەلتاتی یەکێکی کەشیان وردمان کردبووە بۆ ئەمەیان واتە 2 یاسامان هەبوو. بیرە نەچێ گۆشە خێرای کۆتایی سەرەتایی دەلتاتی تۆ بێ بزانی کام یاسایە بۆم سوالە باش ئایا کەم بەکاربێنم یا دوو. طبعا دووەم لەبەرەوەی سەرەتا و کۆتایی یاویتێت تەنها ئەوەنێ یعنی تەنها هەڵێ بژێریت و هیچ کەمان نییە. کەواتە من داوای ئەلفا ئەڤیرێجم لێکراوە یاسای دووەم بەکارێنم کە ئەویش ئۆمیگا ئێفە ئۆمیگا فایناڵ دەزەخەمە سەرینەوەک غەڵەت نەقلیکەم زۆر جار هەڵەکانمان لە نەقڵایە ئۆمیگا ئینیشەڵ ئەوەنە یەک لەحزەی پێچێ بۆردی نەقلیکە غەڵەت ناکەی کات 3.5 جاری وایە تۆ ئەتۆی ئۆمیگا ئەف بنووسی چاو لەسەرم ڕقەمە ئێمەدانی کەەوە کاتە ئەسڵن بۆیە زۆر جار هەڵەکان ئێمە بەستە نییەکەیکی بەست توژە بیت 21 لە 28 حەوت نیوشی لێ دەرکە 6.5 لەسەر 3.5 حەوت وایە دوویە کرد 6.5 لەسەر 3.5 لە دوو کەمتر یەکو لە داهە 6 یەکو لە داهەنەوە شتێکی وا دەرەچێ بە حاسیبێکین یەکو لە داهەنەوە دەرچوو کردێ یەکو لە داهەنەوە ڕاد پێر سەکەند سکوێر واتە ڕاد بۆ چرکە دووچە تەڵ ئەوەش ئەو تۆ ئەو ڕاهێنانەم بۆ واجب بۆ بکە بە تایبەتی جیم باشە ئیتر دوای ئەوە چی هەبوو ئینشەڵا دەرسی داهاتوو هەوڵێین بەردەوام بین تا گۆشە تاودان تەواو بێ ئەنجا چینە بەندی 1-2 وردە وردە هەمووی لەگەڵی ئاڕۆین تا بە سەرکەوتووی زەبتەکەین و ترسمان لە دەرسەکە نامێنێ کە ترسەکە نەما شتەکە و زانی ترسەکە نامێنێ ئیمتحانیش لە نووسە سوال ناترسی کەشت بزانین ئەو ترسە و نامێنێ ترسی ئەمە لەوەی کەشت نەزانینیان مراجعەکە و تەواو نەکردەوە چی بۆ ئیمتحان فەرمووە بەڵێ